داواکاری ئێمە وەتانە ئەم شارع بکرێتە 20 مەتر بۆ ئەوەی خەڵکی زۆر زەر ناگە 30 مەتر بکرێتە 20 مەتر ئەوە داواکاری ئێمە بۆ ئەم خەڵک زەر ناگە پرۆژەکەش بە ڕێکوپێکی ئەڕاتە ڕێوە هیچ کێشەی نییە کاگە ئەم منتقە ئەگەر بۆ حولێکە ئاچێ بۆ حولێکە ئاچێ ئەپەڕی سێ منتقابانیا حڕێ و پەنجاعلی ئەو زەختە نییە بڵێ وەک ئیسراحەت خۆی ئەتوانێت بچۆ بێ و خەڵکیش کاسبێکی خۆیەکە خەڵکی زەرمەند نابێ وەڵا زەخە چیمان لەسەرە جاجا وەرەقەیەک تێرن نا تەمغەی هیچ لایەکی ڕسمی کە بتوانێت بڵێ کاگە ئەم سەلاحیەتەوەی بێ بنا بڕوخێنن نییە جا لە حەفارەیەک تێنن ئیشەکەن و ئەچن جا ئەڵێن تەبلیغ 2 ڕۆژتر 3 ڕۆژتر ئاوایە یعنی وەکو شەڕی دەرونیام خەڵکاکەن ئەمە نێزگەی بۆ 2000 ماڵ زەرەکە وەکو دوکاندان نێزگەی 400 بۆ 500 دوکاندار زەرەکە داواکاریمان ئەوەیە تەنها خەڵک زەرمەند دەبێت لەم پرۆژەیە ئێمە لەگەڵ پرۆژەیەم بەڕاستی بەڵام ئێستا وتویانە 30 مەترە تەنها کەمیکەنەوە بۆ 20 مەتر لەبەرەوەی نە دوکاندار نەماڵ هیچ کەسێک زەرەر نەکات لەم پرۆژەیە و دەستان خۆش بێت. ئەگەر ئەم پرۆژەیە بکری ئێستا بەم شێوەیە ئەوانەیانە ئێستا خەڵک زەرەر دەکات لێرە بێگومان خەڵکی زۆر زەرەکە ئێمە خۆمان دوکانداری حالیان وا بۆ مانجێکە بێ ناتوانین هیچ شتێ بین بۆ دوکانەکانمان بەڕاستی زەرێکی زۆرەکەین لێرە هیوادارین لە 30 مەترەوە بگۆڕێ بۆ 20 مەتر بۆی کە زەرەر نەکات لەم پرۆژەیە.